من ناوم لانی خەلیلە تەمەنم 22 ساڵە دانیشتوی قەزای ماوەتم ماوەی ساڵێکە لە ماڵەوە بە ئۆنلاین ئیشی دروستکردنی شیرینی ئەەکەم لە مناڵەوە خولەی من دروستکردنی شیرینی بووە کە بتوانم دوکانێکی بچووک تایبەت بە خۆم هەبێت خۆشبەختانە تازە دوکانەکەم کردوتەوە دوکانێکی بچووک کە بتوانم سوود بگێنم بە خەڵکی ناوچەکە و دەوروبەری کە دوکانێکی وا زۆر پێویستە بۆ خەڵکی شار باژێر. السلام عليكم. سلام بخير. خوشی برس. خوش بزاف. چی داره؟ والله تربر من هەیە باخلاوان چەندین جۆر شیرینی لە دوکانەکەمان هەیە وەکو کێکی لەدایک بوون و ئیشی هەویر وەکو کولینچە و برمە و پاقلاوە و چەندین جۆر شەکلەمە و خشخش و کونافە و خواردنە گەرمەکانی زستان زیاتر تەڵەبات لەسەر برمەکەمە کە باسی ئەکەن و بەدڵیانە و جگە لە ئیشی شیرینی خواردنە کوردەوارەکانیشمان هەیە وەکو باسووق و سجووق و دۆشاو کە ئەوانەش خواستی زۆری لەسەرە و هەنگوینیش ماوەتیش بە هەنگوین ناوبانگی هەیە و چەندین کەسیش ئیشی هەنگەوانی ئەکەن لێرە و موادەکانم موادی کوالەتی بەکارهێنم زۆربەی بەرهەمەکانیشم بەرهەمی خۆماڵین. ئێستا جۆرێک لە کونافە دروست دەکەین پێش هەموو شتێک کونافە چەندین جۆری هەیە کونافەی فستقمان هەیە و کونافەی خامەمان هەیە و کونافەی پەنیریشمان هەیە ئێستا ئێمە کونافەی پەنیر دروست دەکەین لەگەڵ فستقا پێش هەموو شتێک کاتی ئێمە شیرینی دروست ئەەکەین پێویستە ئیهتیمام بە پاکوخاوێنی بدرێت. و کونافەش بەپێی داواکاری کەسەکان دروست ئەکرێت و بە گەرمی ژەخورێت خواردنێکی زستانەیە و ئێستا داواکاری زۆریشی لەسەرە و تەمەنە ئەەکەم لە داهاتووە دوکانێک تایبەت بە خۆم هەبێت کە بتوانم خزمەتی خەڵک بکەم و بتوانم زیاتر گەنجی تر هان بدەم و لەگەڵ منە ئیش بکەن وەکو هاوکارێک دەستیان بگرم. جگە لە دروستکردنی شیرینی خواردنە گەرمەکانیشمان هەیە وەکو چاو قاوە و نیسکافە و جگە لە چای ئاسایی چایەکمان هەیە چای بەهەیە و چای بەهەیە چەند سوودێکی هەیە جگە لەوەی کە تام و بۆنێکی خۆشی هەیە بۆ کۆکە و هەڵامەت و پەتاوەرزیەکان خەڵک پێشوازێکی گەرمی لە من کردو و بەتابەت خەڵکی ماوەت کە زۆر پشتگیری من و هاوکاری منن لە پیشەکەمەوە هانیان ناوم کە ئەم دوکانش بکەم پەیام بۆ هەموو کچێکی دەزڕەنگین هەیە بەتابەت کچانی ماوەت کە دەست پێشخەر بن و چاونەترس و بوێر بن هەر بەهرەیەکیان تایە بتوانن بیگەێنن پیشانی خەڵکی بن بەهرەکانی خۆیان نەشارنەوە.